لیژنەی ئۆڵۆمپی کوردستان بەردەوام ڕێنمایی و ڕاستپاردەی تازە بە یەکێتی وەرزشیەکان دەگەێنێت بۆ کردنەوەی خول و پاڵەوانتیەکان تاوەکو بە شێوەیەکی بێستر و باشتر بەڕێوە بدرێن. ئەو ماوەیە کە لە ڕابردوو یەکێتە وەرزشیەکان هەندێک چالاکییان کرد بۆ خۆشتان ئاگادارن ئەو چالاکیانەی کە ئەنجامیان داوە پاش ماوەیەکی زۆر لە دابڕان بووە و پاش ئەنجام نەدانی چالاکی بۆ ماوەیەکی زۆر بێگومان لە سەرەتای دەستکردنیان بەکارکردن لە چالاکی و پاڵەوانێتیەکان ڕەنگە هەندێک واقعی نوێ هاتبێتە پێشەوە کە پێویستی بەوە هەبوو بێت کۆمەڵێک ڕێنمایی و کۆمەڵێک نووسرا و ئاراستی یەکێتیەکان بکەین و ئەوەی کە ئێمە کارمان لەسەر کردووە ئەوەیە کە ڕۆژانە ئەتوان بڵێم هەفتانە و مانگانەش ئێمە بەردەوام بە دوواداچوون بۆ کار و چالاکی یەکێتی وەرزشیەکانەکەین و لە هەر چالاکیەک یاوە خود پاڵەوانێتیە کە ئەکرێت هەر تێبینیەک دروست ببێت مباشرەتەن پاشی ئەنجامدانی چالاکیەکە ئێمە بە نووسراوی فەرمی ئاراستی یەکێتیەکانیانەکەین بەردەوام لە هەوڵی ئەوەداین ڕێنمایی نوێ بدەین بە یەکێتیەکان بۆ ئەوەی زیاتر کار و چالاکیەکانیان سیستماتیکتر بکەن و بەپێی ئەو ستانداردانە بێت کە لە هەموو وڵاتانی دنیا کاری پێەکرێت.